مشكلة هذا الجانب. گاوا هونڕێوی بن ڕیێ دوور نینن. ئیرۆ ئەم لە ناوەندا دەولەتا یوگۆسلاڤیا گۆ ئیرۆ بوویە هەفت دەولەتێ سەربخوا و یەک ژواژی سربیستانە. ئەم لە سربیستانن. سرب هەر چ قاس ساڵا دبن حکومداریە ئۆسمانیە دەمانێژی لێ گەلێ پێشی گۆ لە هەمبەری ئۆسمانیە سەر هلدانێژی ئەوێت. لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە وڵاتانی وەک سربیا و وەک نەتەوەکانی سلاڤیک لە ژێر سەقفی وڵاتێکە کۆبوونەوە. وڵاتی باشووری سلاڤ ناوی ئەو وڵاتە بوو کە ئێستا ئەکاتە یوگۆسلاڤیا. ئەمە یەکەم کۆبوونەوەی باشووری سلاڤیا نەبوو. لە سەدەی حوتەوە تاوەکو ئێستاش کە ئەوروپا دەستیان کرد بە جێگیربوون لە خاکە بەپیتەکەی سربیا لە مێژووی ئەوروپایە. تاوەکو ئێساش بەرزوو نزمی کاریگەری زۆر هەبووە و ڕەنگە لە مێژوشدا ئاراستەی بنەڕەتی هاوبەشی هەمیشە لە گۆڕاندا بێت. ئەم هاوبەشیە لە دوای 400 ساڵ یەکەم هەرێمی سربی ناسراو بە دۆکلیج دروست دەکات. ئەو خاک و زەمەنە هێندە بەهێز بوو کە ڕێک نزیکەی دوای 300 ساڵ ئەمڕۆی سربستان، مەکەدۆنیا، کۆزۆفۆ، ئەلبانیا، یۆنان کە لەسەر جوگرافیەکی زۆر مەزن وەک یەکەم دەوڵەت ئیمپراتۆری مەزنی سربیان دروست کرد. مێژووی ئەم وڵاتە مێژووی تێکۆشانە بۆ ئازادی. لە دژی ئیمپراتۆری عوسمانی ئێمە چەندین شۆڕشمان بەرپا کردووە. وە نزیکەی 200 ساڵ پێش ئێستا سەرکەوتین لە بەڕێوەبردننی ئۆتۆنۆمی و دواتر ڕێگەیشتین بە سەربەخۆیی تەواو. کاتێ ئێمە لە ژێر دەسەڵاتی عوسمانیا بووین، بچووکترین نەتەوە بووین کە ئۆتۆنۆمیمان بەدەستهێنا. یەکەم هەنگاوی هەڵگیرسانی ئارەزووی سەربەخۆیی بریتی بوو لە شۆڕشی کارایۆرگی. ئەو یاخیبوونەی کە لە ساڵی 1806 دەستی پێکرد هەتا 1813 ئەنجامی ئەوەی هەبوو کە کارایۆرگی تا ئوسترالیا بچێت. ئەم ماوەیە هاوکاری و پاڵپشتیەک بوو بۆ سلاڤیەکانی ئەوروپا کە عوسمانیەکان بەبێ ویست ڕوبەڕووی ڕووسیا دەبوونەوە. بەم شێوەیە تا ساڵی 1867 ڕابڕایەتی سربی ناسێنرا کە بەردەوامی پێدرا تا یەکگیری تیپی سەربازی بەڵگرات. لە سەرەتای سەدەی 19ەم پرسی سەربەخۆیی بە دوو شۆڕشی گەورە دەستی پێکرد و دوای ئەوە بەپێی گفتوگۆکان هێوا شێواش گەورەتر بوو و پاشانیش و لە دوای جەنگەکانی ساڵی 1870 سربستان ڕێک گەیشتە حاڵەتی سەربەخۆیی بوون. لە دوای ساڵی 1878 و پەیماننامی بەرلین تەنها سربیەکان نەبوون کە گەیشتبوون بە سەربەخۆیی. ڕۆمانیا و بولگارستان و گۆرا بەو دانیشتن و ڕێکەوتنانە گەیشتن بە سەربەخۆیی. لە بەرامبەر ئەمەشدا کێشەکان هێشتا بەردەوامی هەبوو لای
باڵکانیەکانی بۆسنە و مەکەدۆنیا و ئەلبانیا. لە هەمان کاتدا ئیمپراتۆریەتی مەجەڕستانی ئەوستریا و عوسمانی لەبەردا بین نەکردنی مافەکانی خەڵک ئەو ناوچانە بەردەوام بوون لە جەنگی بێکۆتایی کە ئەمەش بۆ ئەو ئیمپراتۆرانە دەگەڕانەوە. یاخیبوونی سربیەکانیش بۆ سربەخۆیی لە بەرامبەر ئەو دوو ئیمپراتۆرەدا بەردەوامی هەبوو کە داخوای سربەخۆیی وای کرد کە هەژمۆنی سربی لە باشووری سلاڤیا دروست ببێت. لە دوای جەنگی یەکەمی جیهانی لەژێر سەروەریەکانی سربیا لە ساڵی 1970 شاهنشینی یوگۆسلاڤیا دامەزرا کە لە هەرێمەکانی کروات و سلۆڤین و سرب پێکات بوو. لە دوای جەنگی یەکەمی جیهانی وەک سربیەکان و نەتەوەکانی باشووری سلاڤیا لە وڵاتی باشووری سلاڤیا کۆبوونەوە. لە دوای جەنگی یەکەمی جیهانی لە جێگەی ئیمپراتۆریەتی گەورە چەندین وڵاتی تازە پەیا بوو. یوگۆسلاڤیا لە چەندین نەتەوەی جیاواز پێکێنرا کە هەندێکیان بریتی بوون لە کاسۆلیک و هەندێک تریشیان ئۆرسۆدۆکس و ئەوانی تریشیان مسلمان بوون. کرواتیەکان لەژێر سەرۆکایەتی ئانتی پافلیک هەستا بە جینۆسایدکردنی سربیەکان لە هەرێمەکەی خۆیاندا. بەم شێوەیە سربیەکان پاش 20 ساڵ دووبارە ڕوبەڕووی کوژران بوونەوە کە لە جەنگی یەکەمی جیهانی نزیکەی 20 ملیۆن کوژراویاندا. کاتی داگیرکاری ئەڵمانیا دەستی پێکرد. ئیدی سربیەکان هێزێکیان نەبوو بۆ بەرەنگاربوونەوە. لەبەر ئەوە وڵاتەکان لە نێوان ئەڵمانیا و ئیتالیا و ئەلبانیا و هەنگاریا و بولگاریستاندا دابەشکرا. بۆ سربیەکان جگەل لە ئێش و ئازاری دۆزی ئازادی شتێکی تر نەمابوو تا بیانیاڵێتەوە و بەردەوامیان پێبدا. لەلایەکەوە یەکگیری چێتنێک کە هەوڵی ڕوبەڕووبوونەوەی فاشیزمی ئەدا، لەلایەکی تریشەوە ڕۆژ بە ڕۆژ پارێزگاری تەواوی وڵات و لەژێر فەرماندەی ئەفسوناوی جۆسیپ برۆس تیتۆی سۆسیالیستی پارتیزان لە گەشەدا بوو. لەگەڵ شکستی ئەڵمانیەکان و کۆتایی هێنان بە جەنگی دووهەمی جیهانی هەرێشەیەک لە نەتەوەکانی سرب و سلۆڤانی و کروات و بۆشناک و مەکەدۆنیا لە کێشمەکێشی دەرخستنی بوونیاندا بوون تا لە کۆتاییدا لە 2 ساڵی 1945 ئەرکە گەورەکە خرایە سەرشانی سربیەکان و فیدراسیۆنی دیموکراتی یوگۆسلاڤیا دامەزرا. باشە بە درێژایی ئەو مێژووە درێژەی گیان لە هەردوو جەنگی یەکەمی جیهانی و دووەمیشدا ئەو خەڵکە چێ بوون کە بوونیان هەبوو و لە کرۆکی ئەو مێژووەدا بوون. مناڵانی ئەو وڵاتین کە ماوەیەشی بە ئارامی تێپەڕاند. ڕەنگە لە ساڵی 1945ەوە و لە دوای کۆتای پێهاتنی جەنگی دووەمی جیهانیەوە تا ساڵانی 90ەکان بە ماوەیەشی ئارام هەژمار بکرێت. دووبارە کەوتینەوە ناو سەدمەکان. ئەو سەدمانە بووە هۆکاری کۆچکردنێکی بەژان و ئازار و خەمێنەر. ئێمە میلەتێکین کە ئاشنین بەم ڕوبەڕووبوونەوانە. سرب یەکێک بوو لەو هۆزە سلاڤیانەی کە لە کۆچەمەزنەکاندا هاوتای هۆزەکانی تر ڕوویان کردە دەشتی ڕووسیا و لەوێشەوە بەرەو هیندستان و دواتریش باڵکان. لەو نێوەندەدا چوونەتە بەرپاراستنی سنووری ڕۆژهەڵاتی ڕۆمانیەکان بەو شێوەیە بوونی خۆیان سەلماندووە و پاراستویانە و نازنامی خۆیان لە شەڕەکاندا دروست کردووە. بەتایبەت لە هەر بەرەنگاربوونەوەیکی عوسمانیەکاندا بە ناسنامەی ئۆرتۆدۆکسی کریستیانی زیاتر چوونەتە پێشەوە. وەکو هەموو خەڵکێکی تر بە ناسنامەی دینی ئۆرتۆدۆکس کریستیانیەوە سربیەکان سەدەها ساڵ لەنەوەوە بۆنەوە پیرۆزی دۆزەرەوە و پارێزەریان پاراست کە ئەمەش بووە هۆی بەرەمێنانی میلەتانێک کە بووە یەکگیری میلەتانی ستەم لێکراوە. تیتۆ هاوسەنگێکی پێک هێنابوو لە ناو سربیەکان کە بە تەواوی وڵاتەکەدا بڵاو ببوونەوە. یوگۆسلاڤیا سۆسیالیستەکانیش کە نەتەوەکانی تریان پێکهێنابوو بۆ دەنجێک کە باڵانسێک دروست بکرێت و هەست بە سەنگی سربیەکان بکرێت. و لە ڕاستیدا سربیەکان خۆیان لە بنەما و پێداویستیە گرنگ و بنەڕەتیەکانی ئەم یەکگیریە تێگەیشت بوون. سربیەکان خۆیان وایان کرد کە بە یەکگیری لەگەڵ باشووری سلاڤیا ببیندێن کە ئەمەش
زۆر بەکراوی و ڕوونی لە یەکترازانی یوگۆزلافیا ئەنجامەکەی بوو. پشتی شەڕێ bi sed sala divê coğrafyayê de ji bo dîrok neyê ji bîrkirin niha teng û topra kirine müze. لەو کاتی کە کاریگەری پاراستنی لیبرال لە دژی سۆسیالیست و ئەو نەخۆشیانی کە بەهۆی خۆشگوزرانی لە ناو هەرێمەکەدا ڕوویدا وردە نەتەوە پەرستی زیادی کرد و بێتاقەتی ئەو سربیانی کە لە دەرەوە وەکو لە بۆستە و مۆنتێنێگرۆ کرواتیا بڵاو بوونەوە زیاتر دەبوو. لە دوای مردنی تیتۆ لە ساڵی 1970 هۆکارێکی تر بوو بۆ نەبوونی شێوەیەکی گرنگی یەکگیری کە زیاتر و زیاتر گەورە دەبوو. چەندین ئەگەری تایبەت لە هەڵوەشانەوەی یوگۆزلافیادا هەیە. نابێت هەروە کێشەیەکی ناوخۆیی سیر بکرێت. یەکێک لەو هۆکارە سەرەکیانە بریتیە لە ڕووخان و نەمانی دیواری بەرلین. من ناڵێم ڕۆڵی نەتەوەپەرستی نەژێڕن، بەڵام ئەو هۆکاری کەوەی کرد یوگۆزلافیا هەڵبوەشێ زۆر ئاڵۆزترن و نابێ هەروە کێشەیەکی ناوخۆیی سیر بکرێ. گەر بێت و باسی کێشە ناوخۆییەکان بکەین، سەرنەکەوتنی پارتی کۆمۆنیستی یوگۆزلافی و کۆمۆنیزمی یوگۆزلافی بۆ پێکهێنانی نەتەوەپەرستیەکی بەرفراوانتر. لە کاتێکدا پێکاتەکانی تری یوگۆزلافیا لە دۆزی سربەخۆبووندا بوون، سربیەکان سیاسەتێکی دژواریان پەیڕەو دەکرد. ئەمەش لەبەر ئەوەی نێردراوە یەکگیریەکان کە لە مێژووی ناوچەکەدا ڕەوانە کرابوون، هەروەها لەبەر نەکەوتنە ژێر کاریگەری و پەرتەوازەنەبوونی یوگۆزلافیەکان بوو. سلۆفۆدان میلۆسێڤیچ هەستا بەلابردنی ئۆتۆنۆمی کۆزۆڤۆ و ڤۆیڤۆدینە. مۆنتێنێگرۆش خۆی بوو بە قولابەکەوە و ئەو خۆبەڕێوەبردنی کە لە سەردەمی تیتۆشدا دروست کرابوو ئەویشی لابرد. لە دنیای نەتەوە دەوڵەتەکاندا بەداخەوە کێشەی نەتەوەپەرستی و جاکاری نەتەوەی بەردەوام لە زیادبووندا بوو و یەکێک لە کێشە دیارەکان بریتی بوو لە وڵاتە کەمینەکان کە زۆرێک لە نەتەوەپەرستی تیایدا زیادی کردبوو. گەر هەمومان پێکەوە بین یەکگرت و بین بیرکردنەوەمان یەک بخەین و بوەستین لە جوڵەکانمان لەسەر بنەمای ئەوەی خەڵک چیمان پێ ئەڵێن وا بیرکەمەوە کە دەگەینە ئەنجامێکی باش. گەر بیرکردنەوەکان باش و پۆزتیڤ بن و یەک بەخرێن دەبێتە تاکەشت بۆ بەدیهێنانی ئەنجامێکی باش و ئەرێنی. سلۆڤینیا لەبەر چەند ئەگەرێکە پێکاتێکی ناوەڕاست لە میلۆسێڤیچدا هەبێ بڕگەیەکی خستە دەستورەوە کە مافی جیابوونەوەی لە یەکێتیەکە لە خۆ دەگرت. سربیەکان خۆپیشاندانی زۆر تووڕە و بەهێزیان دژی ئەم مادەیە کرد و ڕوبەڕووی ئابلوقەی ئابووری بوونەوە. لە هەمان ساڵدا لەو هەڵبژاردنانی کە ئەنجامدرا جگە لە سربیەکان و کرناگۆرە تەواوی فیدراسیۆنە نەتەوەیەکانی دیکە سەرکەوتنیان بەدەستهێنا. لە ماوەی فەرمانڕەوەی فەرماندە و سەرۆکی گەورەی کرواتی فرانجۆ تودماندا بوو کە سربیەکانی کرواتیا کەوتبوونە بارودۆخێکی زۆر ناڕەحەت کە نیگەرانی سربیەکان گەشت بە قۆناغی ڕاپەڕین. بەڵام حکوومەتی کرواتی وەڵامی ڕاپەڕینی ئەوانی بە قڕکردنی نەتەوەی دایەوە. لە کاتێکدا ساڵانێکە چاودێری چاکەخوازی و یارمەتیخوازی سربیەکانەکەین، ساڵی پار لە بەرواری 4/8 لەو دانیشتوانە سربیانەی کە لە وڵاتانی کرواتە ئەژیان کۆچێکی گەورەی بە کۆمەڵیان کرد. ئێمە بۆ ئەو پەنابەرانی کە لە نزیک ڕۆژهەڵاتەوە هاتوون دەستمان بە چالاکی کردووە کە بە درێژایی مێژوو لە نەریتی یارمەتیخوازی ئەواندا هەر هەبووە. وەک میلەتێک کە ئازار و ناڕەحەتی زۆریان بینیوە و بەڕاستی لە مانای یارمەتیدان و هاوکاری تێیەگەن. ئێمە لە ڕۆژی 4/8 کە بە تایبەت بە تەواوی میلەتی سربیەکان ڕۆژێکی ناخۆشە، هەڵماندا ڕووی جوانی خۆمان و یارمەتیدانمان بۆ ئەو مرۆڤانەی لە ناڕەحەتیتان پیشان بدەین.
و بانگەوازمان بۆ خەڵکی شاری بەڵگاردی ژناردووە ڕێک وەک ئەو کاتەی کە ڕۆژانی یارمەتی هاوڵاتی کڕواتیەکانماندا. ئەگەرچی لە مانگی 1 ساڵی 1991 هەموو ڕێگەکان داخران، هەموو جمهوریەتەکان گەیشتە ئەو بڕیارەی کە فشار لە سربیەکان بکەن. لە کاتێکدا هیچ وڵاتێک تەنانەت هەنگاوێکیشی لە داواکاریەکانی خۆی نەخسە دواوە. سلۆڤینیا و کرواتیا داخوازی فیدراسیۆنێکیان کرد کە دەرگا بەڕووی سربەخۆ بوونیاندا بکاتەوە. بە ئەما شێوەش بۆسنە و مەکەدۆنیا داوای پێکێنانی تێکەڵەیەک لە کۆنفیدراسیۆن و فیدراسیۆنیان کرد کە یەکگرتووی سربیا و گۆرا بپارێزێ و دووبارە پێشنیازی فیدراسیۆنێکیان بۆ کرا. ساڵی 1991 هەتا بڵێ ساڵێکی وەرچەرخان بوو بۆ یۆگۆزلافیا چونکە کاتی دەورەکردنی دەوری سەرۆکایەتی بوو کە ئەمەش بە دوور نەبوو لە کرواتیا و سربیاش لە کاتێکدا کرواتیا بە ئاشکرا دۆزی جیابوونەوەی کردبووەوە. لە ساڵی 1991 لە کاتێکدا کرواتیا و سلۆڤینیا سربەخۆی خۆیان ڕاگەیاند، بەڵام هێزی گەلی یۆگۆزلافی دژی ئەو بڕیارە هات نەدەنگ پێشەوەی کە بگاتە ئەوروپا وەستێنرا و ئاشکراکردنی سربەخۆییان کپ کردەوە. بەڵام ڕووداوە تەنگەژە ئامێزەکان لە کرواتیا دژی جیاخوازیکردن لە بەرامبەر سربیەکاندا نەوەستێنرا. لە ساڵی 1991 بۆسنە هەرزەگۆڤین و مەکەدۆنیا سربەخۆی خۆیان ئاشکرا کرد لە کاتێکدا زانیان کە ئیدی هیچ چارەسەرێک و کاتێک بۆ چارەسەر نابیندێ. ئەگەرچی هیچ کارێک نەمابوو بکرێ، پەرلەمانی فیدرال لە ساڵی 1992 کۆماری فیدراڵی یۆگۆزلافی ڕاگەیاند کە لە سربیا و کرنا گۆرا پێکهاتبوو و داخواز بوون دانیان پێدا بنرێت وەکو بەردەوامی پێدەرێکی یۆگۆزلافیای سۆسیالیست. لە دوای ساڵی 1991 سربیەکانی بۆسنا ڕیفراندۆمێکیان ساز کرد کە بە شێوەیەکی بەرچاو و ڕەها داوا کرا کە سربیا و گۆرا ببن بەیەک. لەبەرەوە هەر لە سەرەتای ساڵی 1992 سربیەکان لە بۆسنا کۆماری بۆسنا هەرزۆگۆڤین سربیان ڕاگەیاند و دوای کێشە و ئاڵۆزیەکی دژوار لە بەرامبەر ئەو کەسانی کە سربی نەبوون تا ساڵی 1995 و پەیمانی دایتۆن درێژی کێشە. کێشەی باڵکانیەکان هەبوونی ئەو دەوڵەتانەیە کە هێشتا تەواو نەبوون. تەنها ئەو وڵاتانە نین کە سنووریان جێگیر نەکراوە و وڵاتانێکی وەک بۆسنە و هەرزەگۆڤین کە لە بارودۆخێکی شکستدان دەتوانین بە شێوەیەکی زیادەڕەوی بڵین بۆسنە ڕەنگێکی وەک وەهم و خەیاڵە. ئەمڕۆ لە بۆسنە ئەو دیوارانەی لە مێشکی خەڵکدا هەن لەو دیوارە ئەقلانیانە گەورەترن وەک ئەو ڕۆژی کە شەڕ کۆتایی پێهات. ئەم مرۆڤانە گەر لە هەمان شاریشدا بن بەڵام لە ژیانێکی جیاوازدا دەژین. هەر یەکێکیان لە دنیایەکی جیاوازدان. تەنانەت لە ژیانی ڕۆژانەشە ئەو کافێیی بۆی ئەچی و لانی کەم ئەو کەسانی کە هاوڕێیەتی ئەەکەی ئاشکرایە. زۆر کەم لە مرۆڤەکان هەست بەو جیاوازیە ئەکەن کە بەشی بیرکردنەوەیان چەندە فراوانە. پەیمانی دایتۆن بە شێوەیەکی سەرکەوتوانە کۆتایی بە جەنگی بۆسنە هێنا، کوشتاری وەستاند و ڕێکخراوەکانی هەرێمێکی بێدەسەڵاتی زیاد کرد. لە دوای تەواوبوونی تەنگەشەکانی بۆسنە و هەرزەگۆڤینیا شەڕێکی دژوار لە کۆزۆفۆ دەستی پێکرد. سربیەکان داوای مافی خۆیان لە کۆزۆفۆ دەکرد. ئەلبانەکانی کۆزۆفۆ سەرەتا بە شێوەیەکی ئاشتی داوای مافی جیابوونەوەی خۆیان دەکرد، بەڵام دواتر خۆیان پڕچەک کرد و سوپای ڕزگاری خوازی کۆزۆفۆیان دروست کرد. سوپای یۆگۆزلافیا کە لە ژێر دەسەڵاتی سربیەکانە بوو، وەڵامیان هەروە بە ئاسانی نەدرایەوە. دواتر بۆمبارانی هێزی ناتۆ هاتە ئارەوە کە مانگی ئازاری ساڵی 1999 دەستی پێکرد هەتا مانگی حوزەیران کاتێ میلۆسێڤیچ داواکاری کۆزۆفۆی قبوڵ کرد بەردەوام بوو و بە پرۆسەیەک دەستی پێکرد کە کۆزۆفۆ لە لایەن هێزی ئاشتی خوازی ناتۆ و رووسیا بەڕێوە چوو کە هەتا ساڵی 2008 بەردەوام بوو. یەکێک لە کێشە بنەڕەتیەکانی سربیا ئەوە بوو کە کێشەی کۆسۆڤۆی چارەسەر نەکرد کە دەبوو لە کاتی خۆی بکرایە کە بەپێی ناوەڕۆکی ڕووداوەکان کۆسۆڤۆ وڵاتێکی جیاواز بوو، بەڵام نەخشەکان بۆ هەموو کەس یەشێک نییە.
ڕەنگە هیچ سیاسیەکی سربی هیچ کات ئەم ڕاستیە قبول نەکات و ڕەنگە هەندێکیان بە پێی پێویست بوێر بن. ئەمە لە سربیا تا ڕادەیەک بارودۆخێکی تایبەتە. لەبەر ئەوە بێجگە لە چەند کەمینەیەکی باکووریان باشوور کەم و زۆر ئیتر بەیەکەوە ژیان نابرێتە سەر. کۆسۆڤۆ ئیتر بەشێکی جیاوازە، دەوڵەتێکە کە بنیاد دەنرێ و هەروەها لە دەرەوەی کۆسۆڤۆش ئەم بابەتە ئاسان وەردەگیرێ. مرۆڤ چەند دەستێوەردان بکەن، سیاسەت زیاتر و زیاتر دەبێتە سیاسەتێکی وەهمی و خەیاڵی. و لە مەکەدۆنیا و بۆسنەش هەمان شت ڕووی داوە. The prosecutor versus Slobodan Milosevic. سربیا وڵاتێکی تەنها بوو لە کاتێکدا کە مۆنتێنێگرۆ ڕێفراندۆمێکی ساز کرد کە لە سەدا 55 و بڕیاری سربەخۆبوونیدا لە دوای مردنی میلۆسێڤیچ کە لە کاتی دادگاییکردنەکەیدا لە 11 ئازاری ساڵی 2006 بە جەڵدەی دڵ گیانی لەدەستدا. لە ساڵی 2008 کۆزۆفۆ سربەخۆبوونی خۆی ڕاگەاند لە کاتێکدا کە ئیدی یوگۆزلافیای کۆن بە تەواوی لە مێژوو چوو بۆ دەرەوە. هەروەها سربیا بووە خاوەن سربەخۆییەکی تراژیدی لە کاتێکدا کە ڕەنگە هیچ کات ئەوە خواستی ئەو نەبووێ. لە دوای جیابوونەوەی یوگۆزلافیا تەواوی ناوچەکە کەوتە تەنگانەیەکی زۆرەوە. تەنها ئەو کاتی کە یەک وڵات بوو زۆر خۆشە ژیانتیایە و بەهێز بووین وەک وڵاتێک هێزێکمان هەبوو. لە دنیادا جێی ئێمە پێکەوە دیار بوو. لە دوای جیابوونەوەیەک وەک کۆماری بچووک ئێمە زۆر بچووکماینەوە و بەو شێوەیە خاوەنی بوێری سیاسەتکردنێکی دروست و جددی نەبووین. هەر وەک چۆن بڵێم بوون بە یاریزانێکی گەورە ئاسانی پێویستە وەک ناڕەحەتیەکیش. ئەمڕۆ یاریزانە مەزنەکان دیار و کاریگەرن لە دنیاە. سربەخۆبوونی سربیا بە شێوەیەک بوو لەلایەک هەوڵدان بۆ لابردنی ئەو بارە قورسی شەڕی ناوخۆ کە ماوەتەوە لەسەر وڵاتەکە کە تووشی خەیاڵ و خەمێکی دوور و درێژی کردووە لەلایەن وڵاتانی نێونەتەوەیی. لەلایەکی تریشەوە هەوڵ درراوە بۆ لە ناوبردنی کاریگەری وێرانکاری شەڕ کە لە پێشتردا بەهۆی تەنگەژەوە چارەسەر نەکراوە. ناتوانم بڵێم کە هەست بە چیەکەم چونکە هێشتا باوەڕ ناکەم ئێمە لە وڵاتی خۆمان بەپێی پێویست بە سربەخۆییە ژین. هێشتا ئەگەر بژڵین وایە لە کاتێکە ئێمە پابەندی دیموکراسین. ئێستا من وەکو گەنجێکی تەمەن 30 ساڵ لە کاتێکا کە پێویستە لە وڵاتی خۆمە کار و پیشەی ئایندەی خۆم بنیاد بنێم. لە ڕاستیە من ئێستا کەسێکی بێتاقەتم وا هەست دەکەم کە سنووردار کراوم و دەسەکانیشم بەسراوە. ئەمە بۆچی؟ Treba da radi na građenju svoje karijere, na pravljenju neke osnove. ئەم نەها لە کۆلانە کنێز میهایلۆوانە و گەرامەل ناوا سربیستان دەوام بکێ کە ئەم مەیزێنن ژیان لە کۆلانێ سربیستان چاوا دمێشێ لە بەندامە بن. لەگەڵ هەموو تەنگەژە و ناڕەحەتەکان بەڵام هێشتا هیوای سربیا هەرماوە. لە کاتێکدا کە ئەو ناوەندی یۆگۆزلافی مەزن بوو دواتر بووە وڵاتێکی بچووک هەروەها وەکو گسکی قوربانی لەلایەن سیاسەتە دەسەڵاتدارەکانی دنیا ئەم سربیایە ڕاگەیاندنی بۆ کرا بەڵام هێشتا ئومێد هەرماوە. ژیانی ئێرەم خۆشەوێ چونکە خێزانەکەم و هاوڕێکانم لێرەن. دەزانم کە وڵاتەکەمان لە تەنگژە و کێشەی داراییدایە
بەڵام بەڕای من دەبێت بۆ دەرچوون لەمە تێبکۆشین. دەمەوێت لێرە قوتابخانەتەوە بکەم و هەر لێرەش دەست بەکار بکەم. دەزانم کە زۆربەی گەنج دەیەوێت بڕواتە دەرەوەی وڵات. تێدەگەم کە بۆچی وا بیر دەکەنەوە، بەڵام من یەکێک نیم لەو کەسانە. من لێرە دەمێنمەوە بۆ گۆڕینی ئەم ژیانی کە تێیدا دەژین. شتێک دەکەم کە ژیانمان بگۆڕێت و پێش بکەوین.